ماوەیە کە باسی ئەفریقایە منیش حەزم کرد لای خۆمە بەشدار بم بە پێشنیارکردنی چەند فیلم و چەند بەڵگە فیلمێک بۆی کە برسێتی و کێشەکانیان ببینن. یەکەم فیلم The Boy Who Harnessed the Wind کە باز لە کوڕێکی 13 ساڵەکە قوتابخانەکەی زۆر خۆشەوێ بەڵام لە قوتابخانەی هێنە دەرەوە لە بەرەوەی چیتر خێزانەکەی ناتوانن کری خوێندن بن. ئەم کوڕە ڕۆژێکیان بەجیۆ ئەچێتە کتێبخانە و لێەوە فێرە بێت کە تۆربانی ئاش دروست بکات بۆ ئەوەی کە گوندەکەی لە برسێتی ڕزگار بکات. دووەم فیلم یەکێکە لەو فیلمانی کە زۆر باساکرێ و یەکێکە لە فیلمە باشەکان ئەویش فیلمی هۆتێل ڕواندەیە کارکتەرێکمان هەیە بە ناوی پۆڵ کە بەڕێوەبەری هۆتێلێکە و لەگەڵ خێزانەکە ژیانێکی جوان و ئاسایەژی بەڵام شەڕێکی گەورە ڕۆیە و پۆڵ ڕۆڵێکی گەورەی هەیە لەم شەڕەیە بە ڕزگارکردنی خەڵکی ئاسایی و پەنابەرە بێدەسەڵاتەکان. ئەنجا لێرەوە وەرن ناوی کۆمەڵێک دۆکیومنتری یاخود بەڵگە فیلمتان پێ بڵێم بۆ ئەوانەی کە حەزەکەن شتەکان وەکو خۆی و بەڕاستی ببینن. ئەم چوارناوەی کە لەسەر شاشەکە دەرکەوتووە چوار بەڵگە فیلمی زۆر بەهێزن و شتەکان زۆر بە جوانی زۆر بەڕاستی پیشانێن. وار هەمووی بێجگە لە دووەم دانە لە یوتیوب بەردەستن. ناوەکانی وەکو خۆی لە یوتیوب بنووسن زۆر بە جوانی بۆتانێنێ. دووەم دانەش لەو شوێنانە دەستەکەوێت کە سەیری فیلم و زنجیرەی لێ یەکەن. ئەنجا پێشەوەی ڤیدیۆکە کۆتایی پێبێنین با خێرێ بکەین. هەر کەسێکەوێ قوربانی بکات لە ئەفریقا و یارمەتی دەربێ ئەتوانن پەیوەندی بکەن بە ڕێکخراوی دڵنەواوە کە باوەڕپێکراوترین ڕێکخراوە لە کوردستان و جیاواز لەوە لە ئێستا کامپەینێکی گەوریان ڕاگەیاندووە و ستافەکەیان حالیان لەوێن بۆ گەیاندنی خێرەکانی ئێوە. زانیاریەکانیان هەمی لە کۆمنتە دانم هەر کەسێ حەزی کرێگەر بە 1000 دیناریش بێ بەشداربی خێرێکی گەورەیە. ئێوە زۆر خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.